بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان ئەمڕۆ لە بەرنمەیەکی نوێدا پێتان شادەبین لە بەرنمەی ئیسلام و پێکەوە ژیان. ئیسلام ئەو دینەیە کە هەمیشە پێکەوە ژیانی ویستووە. ئیسلام دینی ئاشتی و تەباییە. ئیسلام واتای ئاشتی، واتای تەبایی. پێمان خۆش بوو ئەمڕۆ لەگەڵ بەڕێز مامۆستا یاسین گەڵاڵی بەرنمەیەکی تایبەت سازکەین لە ئەڵلقەکانی بەرنامەی ئیسلام و پێکەوە ژیان لەگەڵمانە ئابێت. سپاس بۆ مامۆستا و مامۆستاکیان بەخێر بێت. وای گەورە موفقتان کە مامۆستا پێمان خۆش بوو لە سەرەتایە باسی بەرنمەکە بکەین ئینشاءالله بە چەند ئەڵلقەیەک ئەچینە لای بینەرانی خۆشەویستمان لە کەناڵی بیکەیفەوە کە بەرنمەیەکی تایبەت ئەبێت و چەند ئەڵلقەیەکە بێت سەبارەت بەو باس و خواستانی کە لە بەریتانیا هەیە لە بابەتی حەڵاڵ و حرام لە بابەتە شەرعیەکان بە گشتی لێرە و لە بەریتانیا چکە بەڕاستی بتوێنێتەوە هەر دەوڵەتەوە هەر شوێنە ڕاستە ئیسلامێک ئیسلام و ئیسلام ئاینی پێکەوە ژیانە بەڵام چۆن بڵێ لە هەر شوێنێک ئەڵێ ئەم شتە بۆ شوێنی خۆی لێرە بۆ نمونە کۆمەڵی خەڵگەیە لە هەندێک بابەت خۆیان نەپارێزن کە ئەڵێن حرامە بەڵام حرام نییە لە هەندێک بابەت خۆیان ناپارێزن کە حرامە بەڵام ئەڵێن حرام نییە حەڵاڵە. ئەمانوێ ئەم شتانە شی بکەینەوە لەم بەرنمەیە کە ئیشەڵڵا ئەبێتە دیدگایەک یاخود ئەبێتە دەرگایەک بۆ هەموو ئەو گەنجانەی کە یاخود بۆ موسڵمانە خۆشەویستانی کە هەنێک گومان هەیە لە سەر چەند شتێک بۆیان بڕێوێنینەوە. جا پێم خۆشە ئەمڕۆ لە سەرەتایە باسی حرام و حەڵاڵ بکەیت مەبەستیە لە حرام و حەڵاڵ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. پێشەکی زۆر سپاسی جەنابتانەکەم بە کەناڵە بەڕێزەکەتان و ڕێز و خۆشەویستی و حرمەت مەیە بۆ بینەر و بیسەری کەناڵە بەڕێزەکەت. دیارە سەرەتا ئیسلام کە هاتووە بۆی کە ژیان ڕێکخات. ئینسان بە تەبیعەتی حاڵ ئیمانی هەیە، خوای پەروەردگار ئیمانی تیا دروست کردووە کە فەرمێ پیامبەر عەلەیهی سەڵات وسەلام لە صحیح مسلمە کل مولود یولد علی الفطرة، بەڵام ئیسلام هاتووە ئەم ئیمانە ڕێکە خاڵە شەریکی بۆ قەرار مەدەن، هاتووە دژایەتی شیرکەکە بۆی کە ئیمانە پارێزراوە بێت. ئینسان بە تەبیعەتی حاڵ حەزی لە عیبادەتە، بەسە فەرمێ عیبادەتە بکەن بۆ تاکێتی خوا. ئینسان بە تەبیعەتی حاڵ ئەخلاقی تیا دروست کردووە خوای پەروەردگار، بەڵام پێغەمبەرە لێرێت خۆی فەرمێ وما بعثت إلا لأتمم مكارم الأخلاق، من هاتوون بۆی بە ئەخلاق جوانەکان تەواو بکەم. لێرە ئیسلام هاتووە ژیان ڕێکە خات بۆی کە مرۆڤەکان بەڕێکوپێکی بژین و بتوانن ئەو تەمەنەکەمەیکەوە هەیەە لەسەر زەویە بەو شێوازە بیبن بڕۆکە خوای پەروەردگار لە خۆیان ڕازیکەن و بە شێوازێکی جوان و بە بەختەوەری ژیان کۆتایی پێبێت. دیارە حەڵاڵ و حەرام، حەڵاڵ بریتیە لەو یاسایی کە خوای پەروەردگار دایناوە بۆی کە ئینسان لە حیاتە بەڕێکوپێکی شتەکان سود لە شتەکان بینی. حرامیش ئەو شتانن کە خوای پەروەردگار ڕێگری لێ کردووە بۆی کەوا ئینسان زەریری لێ بنێ. حرامیانی زوڵم چی زوڵم لە خۆتەکەی یا زوڵمە بەرامبەر بە مرۆڤەکان یا بەرامبەر بە ئاژەڵ یا بەرامبەر بەبوونەوە، مامووی هەر پێوتری حرامیانی کەلیمەی زوڵم. حەڵاڵی ژۆیکەوە ئەو شتانن کەوا باشن کەوا لە ژیانە ئینسان سوودی لێبین. مامۆستا ئەمێ بپرسم، کۆمەڵێ خەڵکی دانیشتی بەریتانیا ئەو وڵاتی کێمەتی ئاژین بەڵێ لە هەندێک بابەت خۆیان نەپارێزن. بەڵێ بۆ نمونە ئەگەر شوێنێک نەنووسرابێ حەڵاڵ شۆ ئەوان ڕۆی تێناکەن. بەڵێ تەنانەت ئەو شوێنەی کە نووسرابێ ئۆڤلاین سنس تەنانەت نایڵە مناڵەکانیشان لەوێ شت بکەن. بۆ نمونە خاڵی یەکەم کەەوەی زۆر بەلامەوە گرنگە ئێستا زستانە و بابەتی قەل و قاس لە بارودۆخەکەیە باوا بڵێن خەڵکێکی زۆر لەوە ئەترسێکە لە کۆمپانیا گەورەکان بۆ نمونە ئازدا و تێسکۆ و لیدڵ و ئاڵدی و هەر شوێنێکی کە قەل و قازە فرۆشن ئەڵێن حرامە. ئەمە تا چەند ئەچێتە ئەو بابەی کە حرامە؟ بەڵێ دیارە خواردنی ئەهلی کتاب کە ئێمە وەکو بریتانیاش هەروەکو ئەوروپا یا وەکو ئەمریکاش ئەمانە ئەهلی کتابن. ئەهلی کتاب بە شێوازێکی عام خوای پەروەردگار لە سورەی مائیدە لە ئایەتی 5 خواردنی حەڵاڵ خۆتن و طعام الذین ئوتوا الکتاب حل لکم، خواردنی ئەهلی کتاب حەڵاڵە بۆتان. دیارە ئەوەی کە پێوترێت طعام
إمام ابن كثير وإمام ابن تيمية لما جمع فتاوى ابن كثير يجلى تفسيرك إجماع صحابة لسروا ينوكوا ما بس لا طعام يعني ذبائح يعني أويك وأوان صري عن مريو صر براها كان يعني لإرا صر براها كان يعني أمان شي يهودي وشي مسيحي شوازي سربرينيان تا حد يجاوز بەڵام خۆی پەروەردگار ئیقراری کردووە کەمانە ئەهلی کتابن هەرچەند ئەهلی کتاب هەندێک عولەما قسە لەسەر زیاتر دەکەن جگە لەم دوو دینە خەڵکانێکی تریش کە کتێبیان هەبووە کە کەڵێن کتێبی ئاسمانی ئەوانش هەر بە ئەهلی کتاب بەڵام بۆی زیاتر کە دیارە لە شەریعەتی ئیسلامی ئەهلی کتاب باس لە یەهود و نەسارایە یەهود و مەسیحی سەربڕاوی دەستیان بۆ ئێمە حەڵاڵە ئەم وڵاتانە مەسیحین بێگومان وەکوتم ئیجماعی سەحابەی لەسەرەکەوە خۆی پەروەردگار خۆی لە قورئان حەڵالی کرد بەڵام کەلیمەی طعامیش بە ئیجماع یانی ذەبائحهم يعني ئەوەی کەوا ئەوان سەربڕ دیارە ذەبح لە شەریعەتی ئیسلامیە بریتیە لە وەکو تعریف یەکەم قطع الحلقوم والمريء والودجين يعني سەربڕینی بۆری هەوا و بڕینی بۆری هەوا و بۆری خواردن و هەردوو شادە ماریمل ئەمە لە شەریعەتی ئیسلامیە وایە بەڵام ئەوان شێوازی سەربڕینەکانیان جیای لەگەڵ ئەوەشەوە کە جیایە خۆی پەروەردگار بۆ ئێمان شێوازی سەربڕینەکانی ئەوانیان بۆ ئێمە حەڵال کرد لێرە سەبارەت بۆی کە ئێساوی کە هەیە لە ئەوروپا بە تایبەتی لێرە لیژنەی بەحوث و فتاوای ئەوروپی هەیە سەردانی ئەو شوێنانە کە دووە کەمشتانێتی یا سەربڕێ لێرە ئەمان ئەوەی کە جێی سەرنج بێت وەکو ملاحەزەیەک ئەوش ئەوەیە کە ئەمان کارەبایەکەدەن لەسەری ئەو ئاژەڵە پێش سەربڕی هەندێک لەو ئاژەڵانەی پێشەوەی بگەنە چەقۆ بردارە بنە نسبێکی کەم ئەجینا وەکو حەڵاڵە بەڵام نسبێکی کەمی مردارە بێت لێرە عولەما چییە فەرمون لە ئەوروپا ئەفەرمون با مسلمان هەتا حەڵاڵەکە وەستابێ خۆی لەو بپارێزێ بەڵام ئەی لە شوێنێکە ئەم حەڵاڵە نەبوو ئەو خۆی حرام نەکراوە ئەو لەسەر ئەساسی خۆپاراستن ئەڵێن مەیخۆن نەک لەسەر ئەساسی حرامکردن بڵێن مەیخۆن بۆ ئێستا تۆ لێرۆ بەرەو لە دەنا ڕۆی بۆ شارێکی دوور لە ڕێگا دابەزی لە سێرفسیەکان لەم سێرفسا سەیرەکەیش ئەگەر شۆ پێکە بوو خواردنیەکە و شوێنەکە و لێنسرا بۆ حەڵاڵ ئەچم بۆ حەڵاڵ مەبەستە KFCە ئەچی بۆ مەکدۆناڵ ئەچی بۆ KFC ئەچی بۆ مەکدۆناڵ ئەمانەی کەوا پێوترێ خواردن کەوا ئەو خواردنە سەفەریانەی کەوا هەن ئەمە هیچ کێشەیەک لە خواردنەکانی هیچ حرامێکیانە بەڵام ئەگەر لە حاڵەتێکە لە تەنیشت ئەوانە نووسرا بوو شوێنێکە حەڵاڵە ئەو لاترە چی بۆ ئەو نەچی بۆ ئیتر بەڵام مامەسا هەمان کاتەکە سعرەکەی زیاتر بوو لە مەسەلەی گرانتر بوو لەسەر مەسەلەی سعر نیە تۆ مادام دڵتەمینتری لەوەی کە چکە ئەو کەسە کە لێ نووسێتی حەڵاڵ احتیمالیش هەیە هەر خودی ئەو کەسە لە معاملە ئینگلیزەکانیشی کڕی بێت بەڵام ئۆباڵی حەڵاڵ بوونەکە کاتە من خۆی ئۆباڵی حەڵاڵ بوونەکە کە لێ نووسێتی حەڵاڵی کاتە من خۆی جا لەبەرەوە ئەو لاتر وایە کە موسڵمان کە ئەچێ بۆ شوێنێک لەو شوێنانە ینی خواردن پالی سەر ئەگەڵ حەڵاڵ لێنە نووسرا بوو ئەوە بەی شێوەیە کەس ناتوانێت بڵێ حرامە چکە وەکو ئیمامی ابن تەیمیە لە مەجموعە فتاوە فەرمێ هەر کەسێ ئینکاری هەر کەسێ بکات لەسەر ئەوەی کە خواردنی یەهود و نەسارا حەڵاڵە کەسێکی غەڵەتە ئەوە هەمان کاتیشە ئەوە مخالیفە بە چی بە ئیجماعی سەحابە جا لەبەرەوە برا بەڕێزەکەم ئەم مەوزوعانە حەڵاڵکردن و حرامکردن شتێک نییە و نەئاسان بێ لە خەڵک لە خۆیشت حرام کرد کابرا بۆ منە حەزی لە قازێکی دەست ناکەێت چێ لە لی دڵ قازێک هەیە تاوان لی دڵی جوولەکەیە لیدڵ جوولەکە ئەگەر جلەکە سفری بڕێ خۆمان سەرێ بڵمشکە جوولەکە هەتاوەکو شادەمارەکانی لەم بینە قوسێکم بیت باسی ئەو باسی سەربڕینێک باشە باش ئەو کۆمپانیانەی کە مسلمان و نووسراوە حەڵاڵ هەر بە هەمان شێوە سەریە بڕێ یعنی بتێ نەتەوێ ئینگلیزەکە لەوانەیە ڕۆژەکە 1000 دانە سەر بڕێ خۆی 1000 دانە سەر بڕێ بەڵام لەم کاتەیە کە سەرێ بڕێ مسلمانەکە بسمیلای لێ ئەکا بۆ ناکرێ هەر دانەیەک بسمیلای لێ بکەیت بەڵێ خۆی مەسەلەی بسمیلا ئەوە پرسیارێکی باش بوو تاوان وەکو مسلمان لە فقی ئیسلامیە بسمیلا خلافی لەسەرە لە لایەن عولەما لە مەذهبی ئیمامی ئەبی حەنیفە و لە مەذهبی ئیمامی مالیک و لە مەذهبی ئیمامی ئەحمەد فەرموون بسمیلا واجبە بەڵام لە مەذهبی ئیمامی شافعی خۆمان فەرموون بسمیلا سنەتە
بەڵام زۆرینەی زانایان فەرمون بە ئاەتێکی خوای گەورە فەرمێ لا تأكلوا مما لم يذكر اسم الله عليه أفرمي شتي مخون بسم الله عليه وسلم بەڵام هەندێک لە علەما فەرمون لە مەذهبی ئیمام شافعی فەرمون بسم الله سنة نەبوو واجب بۆ چونکە کاتی خۆی جارێکی کعبی کوڕی مالیک هەبێ ئەوەی کافرەتێکی کارەکەریان لای حیوانە بێ حیوانێک لەوێ ئەمە لە صحیح بخاریە حیوانەکە بەردێگەێنێ و حیوانەکە خەریکە شوێنێکی ئەشکێت ئەویش بەردێکێنێ و سەرێ بڕێت یانەتەوە ماڵ و پیامبەر صلی الله علیه و سلم پیامبەر خودی پێغەمبەر لێ خۆیتە پرسیاری لێ نەگا بسم الله لێکرا بسم الله لێکرا لە مەذهبی ئیمام شافعی فەرمون بسم الله سنەتە بەڵام زۆرینەی علەما فەرمون بە نەسی ئاەت بسم الله واجبە بسم الله واجب والحاصل بسم الله كردن وكو مسلمان وكو أهل كتاب طبعا ويما لتفسير قرطبي قولي ابن عباس هي أفرمي أجر خواردني أهل كتاب حلالة بهم خواي فرقار حلالي كردوه استثناء شي كردوه التي لخواردني وما أهل لغير الله مشركين استثناء يعني جاك راوات شكو أنا بلا عقيدة يعني أنا بلا بأهل كتاب حسابك أفرمي أجر أو كسا بلا باسم المسيح يا بلا باسم العزير عمل تفسير قرطبي أو جايزة شو أو بمفهومي خوي سري أبري أو مفهومش حل خذي قرآن في أنا أهل الكتاب ويوان شون الله بسم الله أو كوتو تسر يعني خوي يعني بسم الله بو مفهومي خوي يعني هذه آراء جاهزة شيء بلا ما طبعا ما رأي زوريني صحابي كيكلوان ابن عباس يكلوان يكي قلت له علماء كبار علماء تابعين كناي مكحولة بلى أفرمي خذي أو آياتيك أفرمي وما أهل لغير الله أفرمي أو نسخ قراءته بآياتي وطعام الذين أوتوا الكتاب حل نسخ قراءته يعني مهما كان ما دام أهل كتابه هالشيء قبلين وما أهل لغير الله يعني أقر بلا باسم المسيح أو بلا باسم بلا باسم العزير ناي خايف رجال مباشرين يعني جال برو بسم الله كردن بسم الله إلا كرابة بمفهوم يخوان شون كرابة هو مهر حلالة وبسم الله لشرع إسلامي وكو خمان وكو مسلمان أو موضوعك خلافاتك إذا سروا حتى نزوري نزانا رأيان وياك بسم الله واجبة هذه يفرون ما دام كمسلمان سري بريك بدو هذا شوني نائب وسنك لا صحيح مسلم مالي في غمص عاصم قوش يا مودي قوش يا مودي بس يارك دايك عايشة فرمي في غمص الشيء الله أما بسم الله لك لا عيش فرمي سمي الله وكلي بسم تولي راه بسم الله لك وبيخوي تبيزناك بدو هذا شونك بدو أو موضوع وأي موضوع على شرع إسلامي أو معقدنية أو خلق معقدي كردوه معقد أقدر يفهم قرينه ولا يزانعين إسلام متعبتي بشينه ولا مذهب إمام شافعي كان يوردن مذهب إمام مالك مذهب إمام أبي حنيفة معنا ظهور وذكاريان كردوه إسلام وبيك وجيان زور أحسن ملام أمره إما أو خلقانك كبمفهومي تنجي خوان كناقرنوا بلاي كباري علماء إسلام دراسة وردي تفاسير ناكن وفقه إسلامي ناكن اشتغلنا أنا خلقهم يتنكروا بمفهوم خوان خوي تشنك كزاني أوني ناو إسلام أما كي شيء والله تو أبي كاتك هرم قضية شرعي ترحكي أبي قريته بشيء وكو أهل السنة قروا بلاي حنفية كان بلاي مالكية كان بلاي شافعية كان بلاي حنبلية كان أمانة إمامي إيمان موفق بني باز بۆی کە بینەرمان بوون تا بەرنامەیەشی کە لە کەناڵی بیکەیفۆ پێتان شادەبین خی گەورەی هەروی ئاوەتان بێ و کەناڵی بیکەیفۆ لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی بیکەیفۆ